باخە سڵاو دەبێت سڵاو لێوەش سەرخۆشتان لێبکەین بۆ بۆنی لە دەستدانی خاتوو نەرمینەوە پەیامەت چی لەم ڕۆژەیە؟ پەیامی من پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی کچەکە و کوڕەکەی نەرمین خانەکەم و کە سوکاری خوا لێی خۆش بێ بەڕاستی کەلەنێکی گەورەیە لە ناو کووردا ئافرەتێکی بە ئەزمون و بەتەوانەوە بوو هاوڕێی تەمەنمان بوو لە پەیمانگە بەڵام لەگەڵ نەخۆشیە هیچ شتێ ناوترێ شێرپەنجە منی شێرپەنجەمە ئەبێ ڕۆژە لە ڕۆژان چاوەڕێ ئەوە بکەم ماڵ ئاوایی بکەم لە خەڵک زۆر تر لە ماناتەکانی ئەو تێگەیشتی کە سەو لەگەڵا کرد چی پێوتی؟ نەخۆش بوو یعنی لێی پیس کردبوو نەخۆشیەکە ئەگیناوەک خەستخانەی هیوە من هەموو کاتێ چوون بۆ خەستخانەی هیوە عیلاجم وەرگرتو و بێکێشەش بەڵام نەرمین تۆزێ نەخۆشیەکەی وەنیە بەربڵاو بوو لە سەریا بوو لە سنگیا بوو لەمە خێرەشا چۆ جگەریشەوە نەرمین ورەی بەرز نەبوو بۆی وای لێ هاو یعنی بیرکردنەوەی زۆر بوو زۆر بیریە کردەوە خەمی لە شتەکان زۆرە خوارد گینا من هەفتەیە پێشە ئەمرێ بخوا بکە تەلەفۆنم بۆ کرد کچەکەی وتی وەڵا خەوتووە نەشم زانی لە ئەڵاییە ماڵیان چکە من کە چوون بۆ لای لە شوقەیەکا بوو وتی تمی خۆتەوتی نەوەڵا کری 3 ساڵیان بۆ یاوم من لەم شوقەیە چی لە خەسڵاوە لێبێت لەم ڕۆژەیە پەیامەت چییە؟ وەڵا بێ لەم ڕۆژەیە پەیامم چی بێت پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستەی بنەماڵەکەیانەکەم بەڕاستی زۆر بەداخ بووم بۆ ئەو هونەرمەندە بۆ ئەو کەڵە هونەرمەندە کەسێکی ئازیزی ترمان لە دەستدا بەڕاستی یعنی بەڵام بەچیەکە ئەگەر هیچی بۆ نەکرێ من کە مردم پێویستم بە هیچ نییە بۆم بکەیت کە هەم بۆم بکە نەک کە مردم هیچم بۆ شتم بۆ بکەیت شیرەخان ئەم هونەری کرد بینەرێکی زۆری هەبوو پێکەنی قسە سەردەمی زۆر بەمان بەڵام بەم شێوازە مرد پەشیمانی لە هونەر تۆ کاتەکەمان نابینی من زۆر دەمێکە پەشیمان بوومەتەوە لە هونەر زۆر دەمێکە وازم لە هونەر هێنا کاتێکە من وازم هێنا و کاتە هونەر سەنگین و سەنگینێکی خۆی هەبوو بەس بەداخەوە ئەڵێم ئێستا ژەڵم بەداخەوانەکە هیچ کەسێ هیچ هونەرمەندی ڕێزی نەماوە لە وڵاتەیە هیچ هونەرمەندێک ڕێزی نەماوە نە لە لای خەڵک نە لە لای بەرپرسەکان ولا نە لە لای حکومەت هیچ کەسێ ڕێزی ئەوەی نەماوە بەداخەوە ئەڵێم ئێماکرێت هونەرمەندمان نەمێنی هەمووی واز بێنێ واز بێنن بۆ واز ناهێنن هونەر بۆ کێیەکەی هونەر بۆ کەسێک ناکەم کە ڕێزی نەگرێ هونەر بۆ کەسێکەکەم کە ڕێز و تەقدیری ئەو هونەرە بگرێت هیچ یادەوەریەکە هەیە لەگەڵ خاتوو نەرمینە من یادەوەری زۆرم نییە لەگەڵ دادە نەرمینە بەڕاستی بەس تەنها لە کاتی بەرنمەیە کە لەگەڵ خاڵم عەبدوڵڵا حەمە ساڵح کە زۆر کاریانە کرد بەیەکەوانێ زوو زمانی زوو کۆن بینیومە کە ئەو کارانەیانە کرد دەستخۆشیشم لێ کردووە هەمیشە دەستخۆشیم لێ کردووە بۆ کارەکانی زۆر سپاس کاک حکمەت پەڕەیش لە گوڵەکەی بەرنامە هەڵوەری دوێنێ پەیامەت چییە وەکو یەشێک لە ئەوەیە پەڕێک هەڵەوەری و بەڵام پەڕێکی جوانترێتە شوێنی ئەوە هەدیفی بەرنامەیە ئێمە کە ڕۆشتین خۆبێت نامەیەک بەجێ بێڕین بۆ ئانەی دای خۆمان ئەو نامەش هەیە و ئەگەر دیبێتان ێستا لە لفکە و لیرەوە لەوێن بەرنامە ڕۆی لەگەڵ بەرجانە ڕۆی و لەگەڵ نەرمینان ڕۆی بەڵام ئێمە بێ هەڵبین بەرنمەیەکی بەرنامە دروستکەینەوە هەتاکۆ و نووسەرە جوانانە ببێت ئەو ئەکتەرە جوانانە هەبێ یەخوا هەموو تەمەن درێژ بن ئێمە هەین مادەم میلەت هەیە و ئێمەش تۆزی ژێرپێی میلەتین مادەم ئێمە هەین ئەوان هەبن ئێمەشین کەی بوو کۆتاجار سەڵ لەگەڵا کرد وەڵاهی هیچ شێکڵێم کەیک بوو چوون سەردانم کرد کاکە بەڵام من تۆزێک زەعیفم لە بەرامبەر نەخۆشی و شتانە تەحمل ناکەم ببینم چی پێوتی؟ من مامۆستای بووم لە مەحەدی فنونی جەمیلە 5 ساڵ دەرسم پێوت ئەبێ چی بوو مامۆستاکەی بڵێ فێرم کردووە کە خۆپەرز نەبێ فێرم کردو کەوشەی ڕاستەقینەی بڕێتەوە فێرم کردووە کە خاک و ئەرزوو ئاو ئێمە هەر ئێمە ژین و ژیانمان بۆوان